ئێمە کێشەمان لەگەڵ فەردان نییە لەگەڵ هیچ کەسێکا کە دەیەوێ بێ هاوکارمان بێ مەبەستی شێگوشین هەر کەسێ بێ ئەم بابەتە بوو بۆ بابەتێکی سۆشیال میدیا بەڵام پێم وانێ ئەم مەوزوعە ئەم بابەتە ئەوەنە گەورە بێ بەلای هیچ کامێ بەتایبەت بۆ ئێمەی بەرگی شارستانی بەرگی شارستانی بازنەی کارکردنی زۆر کراوەنە هەر مەرج نییە بەس بابەتی پرسی خینکان بێ ئێمە هەژدە ڕۆڵمانێ دارمانە بردمانە خینکانە سووتانە ئاگرە جەنگەڵیەکانە بەردەوام ڕۆژانە ڕوودامان ئەمە کەیسی یەکەمی ساڵە لە وەرزی دومی ساڵە کە لە مانگی چوارە دوسێ جۆر هەیە لە هەر نەک بابەتی گەڕان لە بابەتی ئیشکردنیشە وە گرێبەسمان هەیە بە پێی خصوصیاتی گرێبەس ئەگەر ئەوانەی خصوصیاتی مافیان بۆ هەژمارەیەکی و لە ڕێگەی وەزارەتەوە تەڵەن فۆرم و شێوە ئیدارەکانی پڕکاتەوە بەرامبەر هیلاکەتی بڕێ خەرجی پێدرێ ئەوەی خۆبەخشە و خەرجی نیە دێ ئارەزومەندیە لە ڕێگەی ئێمەوە وا فۆرمێکی پێینەکرێ و فۆرمەکەی پڕکاتەوە و دوجار ئەو فۆرمە بنزەریەکەین بۆی کە مەشقێکی پیشەی بکە مەرجێ بەس بۆ مەلەوانی مەشقێکی خێرای سڵعاکە اینجا دەستێگرین لەگەڵ ماناکار ناکرێت و مەشقی نەکرد خەڵکەکان بخەیتە پۆسەی کارکردنەوە